ئێمە وەکو دانیشتوانی شارەدەی بۆسکێن کە دانیشتوانی زیاتر لە 1500 ماڵە بە پێویستمان زانی ڕوونکردنەوەیەک بۆ ڕای گشتی بەیان بکەین کە بەم شێوەیە خوارەوەیە. سرە ڕایکەمی پرۆژەی خزمەتگوزاریەکانی وەک خوێندنگا، نەخۆشخانە، پرۆژەی ئاو و ئاوەڕۆ لە شارەدەکەمان داواکاری سەرەکی و ئێستایی خەڵکی بۆسکێن تەواوکردن و قیرتاوکردنی ڕێگای سەرەکی نێو بۆسکێنە کە ئەو پرۆژەیە لە ساڵی 2012ەوە بەنیوە ناچڵی جێهێشتراوە و لەو بەروارەوە تاکو ئێستا بۆسکێن مەترێ قیری بۆ نەکراوە. ئێمە وەکو دانیشتوانی خەڵکی بۆسکێن هەست بە نایەکسانی جوگرافی دەکەین بە بەراورد بە شار و شارۆچکەکانی دەوروبەر، چونکە لە گەرمەی پرۆژەکانی حکوومەتی هەرێم ئەم ڕێگای ئێمە جێهێشتراوە. لەو کاتەوە تاکو ئێستا هەموو ڕێگایەکی مەدەنیمان گرتووەتە بەر بۆ بەدواداچوونی پرۆژەکە، بەڵام هەرجارە و بە پاساوێکی باوەڕ پێنەکراو بووە بە شارۆچکەیەکی فەرامۆشکراو. سەرەڕای ئەو قەیرانەی ئەو چەند ساڵەی کە لەگەڵی دەستە و یەخە بوون، ئێمە پشومان درێژ بوو و کارتەکانی شارمان کەم کردووەتەوە.